نامش لێرە لە تێتی ژنانی کوردستانم ئەمڕۆ بۆ هەشتی مارس پیرۆزبای لەسەر زەم ژنانی جیهان و بەتابەتی ژنانی کوردستان دەکەم. ئەمڕۆ خەباتی چەند ساڵەی ژنانی جیهانە بۆ بەدەستەبەرکردنی مافەکانیان. هیوادارم ئەو تندجانەی کە هەبووە نەمێنەوە ئەنجا هەچی ئەوەی کە باویژە دەستەبەرکرد مافەکانیان. بێمە چەند ساڵە خەباتمان لە پێدا بە ژنانی مافەکانمان.